بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەر تەوریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ کە ڕۆژی هەینیە وەکو هەموو هەینی یەکتەوری بەرنامەکەتان کراوەیە دەتوان لەسەر هەر کێشە و بابەتەی قسە بکەن هەروەها لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیا TV دەتوان ڕاوتی بنووسن سەرنجەکانی خۆتان بنێرن لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەو بەشداربووانە لەسەر چەند تەوەری قسەیان کردو یەکێک لەوانە دەریا سورچی نووسویەتی من بەس ئەمە دەڵێم بۆ حکوومەت هیچ حیساب بۆ وەرزی زستان ناکات بۆ شەقامەکان و کارەکانی بەتایبەتی دەڵێت کارەکانی شاری هەولێر بەڵێ پەیوەندیەک لەگەڵماندا یەکەم پەیوەندی بەختیار لە بناری کۆسرەتەوە سڵاو لێبێ کاک بەختیار فەرموو کەجارە کاتە تا باش دەستخۆشیە بەرا بە جوانەتە لێ دەکەم زۆر سپاس دەکەین کاک بەختیار فەرموو هیوادارە بەر سەرکەوتوێ ئێدارتی بەرەو پێشەوە بچێت زۆر سپاس دەکەم بەرنامەکەی ڕۆتان کراوە کاکێ بە وەکو گوتی هەجیرا براری کۆسرەت سەر بەرەحەی خدرانیت گرێکی زۆرمان هەیە لە شارەواری خدرات بەڵێ هەستێکی هەیە بۆ ڕێحەکەی خدرانە ئێ باڵەکەی خۆ بە لافاو ئافرتوێتی یەک شتێکم لەباوە هەمووی تار بووە سەر باڕووخاوە خالو لە گوندەیە بەڕووخاوە هێتا ئێستا هیچ حکومەتێک هیچ بەشەرێک ئاڕێکی لێ بەرەداوەتەوە هەر لە بافردا خەریک بۆ غارق بێ برا ئەو حاڵە ئەو خەڵکی تێدا بیا ئێستا دەکەراڵەکەی ئەوە پێوەتیشم پێوە کرد دووەرە سەری حاڵەکە باکە کاک سەری گوندەکە باکە کەسێکە تا ئێستا پێوەتی بێ بۆرە کردووە بە خەڵکی فەقیرە حکومەتە هیچ سەکە حکومەت بەتەبات چییە چمانە دەکا با بێ وەک سەداق حوسێنی بابا کاڵکە وێران با کەوتاوە لەجاتمان بێ دەستا خۆش بێ زۆر سپاس بۆ کاک بەختیار لە بناری کۆسرەتەوە بەڵای کاک ڕێباز لە سلێمانی فەرموو کاک زۆر سپاس دەکەین کاک ڕێباز دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس دەکەین وەڵا کاک شواجایی ڕاستی بێمەیە لەسەر دوو تەوە قسە بکەم مەسەلەی ئەم بەڕاستی بە پێی سیاسات و مەسەلەن مەتری قانونکە پارە ئەدرێ بۆ ئەو نازانم بەسەر چ ئاساسێک ئەو پارەیە تەناو و ئەی ڕاستی بێ ئەمە زۆر نەعەدالەتێکی گەورەیەتی هیوادارم بەرنامەیەکی لەسەر بکەم کاک شواجیان بۆ مەسەلەی چاهینیش گەڕەکانیش ئێمە لە مەترەکەی کاریسەکەی بەڕاستی لەم بەرلۆبەری گەڕەکانەوە هەمووی چاکراوە مەترەکەی مەزوعەیە ماڵماوە لە مزگەوتی تەبایەوە بۆ خوارەوە کەس ئاوڕێ ناتەوە نە حکومەت خۆیەکا بەخاوەنی نە هیچ کەسێک خۆیەکا بەخاوەنی بەڕاستی لە ڕێی ئاو و ئاوەڕۆ و کۆڕانەکانەوە زۆر وێرانە بەڕاستی لە 2007 و 2008ەوە کەس ئاوڕێ لێ ناتەوە مەترەکەیە بێسەحابە و بەحساب تا ئێستاش ئەو بەرمانەوە هەری شارە چاکراوە تا کۆتایی و ئەو بەریشمانەوە کە ئەکاتە مەترەکەیەکانی کوردەوە ئەوانە هەموو چاکراوە بەس بینی کاریسەکە ماوەتەوە کە لە کۆتایی پاسەکانی کاریسەکەەوە کۆتایی پێ ئەگاتە سەرفەرەکەی ئەواری شار و تازگا زۆر سپاس بۆ کاک ڕێباز لە سلێمانیەوە سیروان لە مێرگە سوورەوە فەرموو کاک سیروان زۆر سپاس دەکەین کاک سیروان فەرموو سپاس دەکەین تاواران تێکراوە بەڵێ کاک سیروان تێکشوان ئەو کەسانەی کە بەحسی بنەماڵای گۆڕزانی دەچن بەڵێ کاک سیروان گوێت لێمانە بەداخەوە پەیوەندەکەی پشڕا ئاسۆ لە هەڵەبجەوە فەرموو کاک ئاسۆ کاک ئاسۆ لە هەڵەبجە فەرموو کاک ئاسۆ گوێمان لێتە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە هەر لە هەڵەبجەوە سەرباز لەگەڵماندایە سڵاو لێ بێ ئەلۆم کاتتان باش زۆر سپاس کاک سەرباز فەرموو برای بەڕێزم وەڵایی لەسەر تەوەرەکەی ئەمڕۆ ئێمە وەکو یەزەکانی پاسەوانی سنوور بەڵێ گوێ لێمە کاکە گوێمان لێتە کاک سەرباز بەڵێ ئێمە وەکو یەزەکانی پاسەوانی سنوور ئەو هەموو عەزیەت و مان و بوونەوە بیگرە و بەریدە و وەزای قاچاقیەوە وە دوای هەموو شتێکمان پێەکەن هەر وەکو یعنی وەکو چۆن وڵاخ بکەوە دوای وڵاخە ئاوا هەموو شتێکی ناخۆش و ناڕەحات بێ ئەو یعنی مای 250,000 لێورن ئێستا وەجبەکەشیان کردوین بە 14 بە 7 بۆیە داواتان لێەکەین لە کەناڵە خۆشەویستەکەتانەوە لە بەشکم ئەم داواکاری ئەمە بگەێن بە
لێپرساوان لەبەرەوە ئێمە واجبەکەمان پێ دەبەدە بۆ پێشتر ئێستا کردیانە بە 4 بە حەوت مانگی 250,000مان لێ ئەوڕن یعنی هیچ ویژدانێکیان نییە عێراق ئێستا لێراوە ئەڕۆن ئەمری ئەوامری حکوومەتی عێراقی تەطبیقەکەن وەسەری ئەو خەڵکە فەقیر وهەژارە هەمووی کوڕی شەریدە و هەموو خزمەتی کردووە لە پێناویان حکوومەتە ئێستا حکوومەتی عێراق خەریکەتیا جێگاکە چوون ئەمری ئەوێت تەطبیقەکەن وەسەریمان کردیانە بە 4 بە حەوت و مانگی 250,000مان لێ ئەوڕن و بێ خواردنێ و بێ نانێ و بێ ئاوێ شوێنمانەیە ئێستا هەر سیارەی بۆ ناچۆم زووسانە بەفرە بارێ زووسانە ساردن نە نەوتوانێ نە ئاومانەیە نە دووبانی 250,000مان لێ ئەوڕن کەس نازانێ بۆ باخلی کێ چێ واجبەکەشان کردۆ بە 4 بە حەوت بۆ ما بەشکم لە کۆلۆنیە بکەن و داواکاریەکەمان بگەن بە سەرەوە بە قوربانی انشاءالله. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ناسیح لە شارە زۆرەوە فەرموو کاک ناسیح. واسع لە شارە زۆرەوە ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەم بڵێ فەرموو. بەداخەوە پەیوەندەکەی پچڕا لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڕیار مەحەدی نووسیوەتی بە هیوای ئەوەی حکوومەتی هەرێم بە جددی و بە زووترین کات یارمەتی ئاوارەکانی سووریا بدات چونکە ئێستا لە هەموو کاتێک ئەوان پێویستیان بە هاوکاری حکوومەت هەیە بەتایبەت لەم کەش و هەوا نالەبارەدا هەروەها سەنگەر سایکۆ نووسیوەتی بەڕاستی حکوومەت بەس خەریکی گەندەڵیە کارەبا چاک ناکات تاکەی چاوەڕوانی بین هەروەها دانەر وەهبی دەڵێت نامێک بۆ حکوومەتی هەرێم بۆچی تەواوکردنی پرۆژەیەک دەبێت چەندەها جار بودجەی بۆ سرف بکرێتەوە ئەمە جگە لەوەی چەندەها ساڵیش دوا دەکەوێت. سامان لە دووسخۆرماتوە فەرموو کاک سامان. بەڵێ کاک سامان فەرموو. ئەلۆ ئێوارە باش برا جوانەکەم. زۆر سپاس دەکەین ئێوارەت باش کاک سامان. بەڵێ. وەڵی سەبارەت بە تەوەڕەکەتان کراوەیە سەبارەت بە کوردەکانی سووریا قساکەم. بەڵێ فەرموو. وەڵی هیوادارین هاوکاریکی زۆریان بکەن لەبەر ئەوەی ئەوان ژەر کوردن سەرەکەی ڕێگا سنوورەکانیان لێ داخستون ئەو وەزعی ئەوان ئیساتیان کوردی خۆمان و نەوەت و ڕاپەڕینەکە دێنێتەوە بیر نەوەت و یەک. بەڵێ هیوادارین کوردانی خۆمان قەت پیشتان لیان نەکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی شاهێز لە گەرمیانەوە سڵاو لە بێ فەرموو. سڵاو لە تۆش و دەستخۆشی بەنامەکە لە یەکەم و سەرکەوتوو بین. زۆر سپاس دەکەین. ڕێزی وەڵی سەبارەت بە بەرنامەکەت کە تەوەرێکی کراوەیە ئەتوانم کێشەیەکی خۆم باس بکەم. فەرموو باوکی شایست دەتوانی بەڵێ فەرموو. بەڕێزەکەم وەڵی من مامۆسام و سەرڕای ئەوەش خاوەن تێداویستی تایبەتیم و لە گوندێک لە سنووری گەرمیان دەوامەکەم واتە مامۆسام لەسەر سنووری پەروەردەی گەرمیان تا ئێستا چەندین جارە داواکاریم پێشکەش کردووە کە چی هەر ئاوڕمیش لێ نادەنەوە هەروەکوە هەر حەسابیشم بۆ ناکرد دەیان جاریش چوومە بۆ لایەن بەڵامێکە ترەوە کارەکەی ئەوە بوو ئێستا سوپاس بۆخوا کە بەنامەیەک وەکو NRP-ەیە سکاڵەکانی خۆمی لا باسکەم بە ئومێد مێوەش چارەسەرێک و بەدوادەچوونێکم بۆ بکەن و مەمنون تاریشەوە و دەستخۆشی بەنامەکە لێکم دووبارە و سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت ماجید لە بەردەڕەشەوە فەرموو کاک ماجید. کاک شوان لەم کاتت باش. زۆر سپاس دەکەین کاک ماجید هەموو کاتێکت فەرموو. بەداخەوە پەیوەندەکەی پچڕا لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئالان ئەحمەد نووسیەتی واستە و واستەکاری نەمێنێ لەم وڵاتەدا ئیتر هەموو شتێک باش دەبوو. گۆران ڕۆژهەڵاتی نووسیەتی سیاسەت دەرچووی گەرمیان 50 ڕۆژە ناویان هاتوۆتەوە و هەر لە چاڕوانیدان دوای ئەوەی ڕۆژی 11 دەرمەستی 20 ناوی سیاسەت دەرچوو ڕاگەندرا لە گەرمیان بەڵام تاوەکو ئێستا ئەو ناوانە هیچ کارێکی یاساییان بۆ نەکراوە تەنیا ناوەکانی ڕاگەندراوە هیچ لە خۆی ناکات بە خاوەنیان ئەگەر کار وا بڕوات هەڵوێ سوەردەگرن چونکە لە ڕووی یاساییەوە ئەو ڕۆژەی ناوەکانیان ڕادەگەندرا دەبێت لە ماوەی 1 مانگدا دەست بەکاربوونیان بۆ بکرێت. ئەحمەد لە تەقتەقەوە فەرموو کاک ئەحمەد. بەڕێزە کاتت باش. زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد هەموو کاتێکت باش فەرموو. سپاس دەکەم برا گەورەی بەڕێز ئێمە پێشمەرگەی لە بڕین لە دووسخورماتووی بەڵێ ئەو بڵێ ماشکەما 500,000 لەبەرەو سەرمایەن یعنی داواکارم لە حکوومەتی لە وەزارەتی پێشمەرگا و
متسيما بوزيادك وقت او بلنواني لحدود وقت وانا زيادة او تلفوني كنت برادر قلت يما دوامك ما تعذب حوتا وان متكي عن بعثة بزيما متكي عن بيستة وزارة لو وزارتي في مدور بيستة ما بوصفك يعني من دخول صنعة حوتا الخيزار بشي معلوم دارك كم ناكل بله قد أوكر من وزارتي في مدور كأو متسيما بو باكا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هێ من لە هەڵەبجەوە فەرموو کاگەی من بەڵێ بەڵێ ئەم کاتە کاگەی من. باش گیانەکەم زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت فەرموو ئەم کاتە باش بە قوزان زۆر سپاس دەکەین کاگەی من گوێمان لە دەنگتە بەڵێ دەستخۆشی لە بەرنامەکە دەم قوزان زۆر سپاس دەکەین کاگەی من هاکە من هێمن لە هەڵەبجەوە لە گەڕێکی ئەندازیارم بە قوزان خۆشحاڵین کاگەی من فەرموو کاکە گیان ئێمە وەکو گەڕێکی ئەندازیاران گەڕێی کەناڵەکەی ئێوە بەشم داوایەکمان بگەین تا حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ڕاستی تقریبا گەڕێکەمان 1500 مازەبێ نە ئاوەڕۆمانەیە نە ئاومانەیە نە جادەمانەیە نە قیتاومانەیە نە حەیج بەڕاستی تەواو بێزارین جاری وایە بە تەنکەر ئاومان بۆ دێ تقریبا 15 جارە جاری وایە تەنکەرەکە دەشکێن 20 جارە ئاومان نییە جا داوای لە جەنابتانەکەم لە ڕێ بەرنامەکەیەوە دەنگمان بگەین لە حکوومەت هێرێم چارەیەکمان بۆ بکە دەستخۆشتانێ دەکەم و هیوادارم سەکەوتی بن زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت هەردی لە سلێمانیەوە فەرموو کاگەردی سپاس دەکەم کاتت بەربەڕێزم زۆر سپاس دەکەین کاگەردی هەموو کاتێکت باش ئەس زەحمەت نەبێ پێشنیارێکم ئێوە تەلەڤیزیۆنەکەتان بەڵێ راپۆرتێ لەسەر هین بن پێشنی خانوبەرە لە سلێمانی زۆر دەمێکە ڕاگیراوە تەلەڤیزیۆنەکانی زۆر لێ بێتەنگن بەڵێ نزیکەی مانگی نۆ من معاملەم تەسلیم کردو 29 تەسلیمم کردو تا ئێستا لە تەلەڤیزیۆنەکانە راپۆرتێک یەک دوو راپۆرت بڵاو کرا لە وڵات یەک دوو مانگە ڕاگیرا بەس زیاتر لە 4 مانگە ڕاگیراوە هیچ تەلەڤیزیۆنێک لەگەڵا لەسەر ناکە کە هێنێ نەبێت زۆر بە کورتی باسی ئەگەر بەرنامەیە راپۆرتی هەواڵەش لەسەر ئەو مۆزوع بن مەمنوون نەبین بەڵێ کاگەردی سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە دەربەندی خانەوە فەرموو کاک ئەحمەد ئێوە باش زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد بەڵێ فەرموو بەداخەوە پەیوەندەکە پچرا لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک چیا نووسیوێتی هیوادارم کەناڵەکەتان هەمیشە سەرکەوتوو بێت زۆر سپاسی دەکەین دەڵێت من دەمەوێت ئەوە بڵێم هەتا حکمی بنەماڵە حکمی کوردستان کات کورد قەت بە خاوەنی هیچ نابێت ئەروەها ڕۆندیک دهۆکی نووسیوێتی بەڕاستی NRT زیاتر باس لە هەولێر و سلێمانی دەکات یعنی زیاتر شتەکانی ئەو دوو شارە پیشان دەدات لای دهۆک زۆر کەم شتێک پیشان ئەدات لە بادینان نازانم ڕۆژانە لە هەواڵەکانی NRTدا کاتژمێرێکیش هەیە تەنانەت بۆ ئەو ڕووداوانەی کە لە دەڤەری بادیناندا ڕوودەدەن هەروەها چەند بەرنامەیەکی تایبەتیش هەیە بە بادینان و دیارە بە پێویست ئەوەی کە کراوە بۆ بادینان لە NRTدا توانراوە زۆرێک لە ڕووداوەکان ڕووماڵ بکرێت سپاس بۆ ڕۆندیک دۆکی دیاری سلێمانی نووسیوێتی پەیامێک بۆ دەسەڵاتداران ئەوە هەفتەی شوباتیش نزیک دەبێتەوە ئیتر تۆزێک بە خۆتانە بچنەوە بەڵێ بەڕێزان پەیوەندی کتر لەگەڵماندایە سامان لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک سامان فەرموو ئەلو کاک شۆنێ وارە باش زۆر سپاس دەکەین کاک سامان کاکە شەمام نییە شەمامەر کاک شوان دوو کارمان هەبوو فەرموو کاک سامان یەکەمیان ئێمە لە گوندی شەمامبەرین 4 کیلۆمەتر لە کارەبای ڕئیسی دوی نیشتیبانی دیارەی کوردستان بەڵێ تاکو ئێستا بۆ ئێمەیان نەینایە بۆ گوندەکەمان لە مووسلۆمان هاتنی 2 ساعات هەیتمان 6 ساعات نیتمان بەڵێ داواکارم لەو بەرنامەیەنگۆ بگاتە حکومەت تا ئێستا کاک سامان لایەنە پەیوەندیدارەکان هیچیان بۆ نەکردوون وەڵا حەزرین بەسەر تا و ویزیژەوە 5 ساعت 6 سارە بەڵێ سیاری دۆبیشم کاکشوان ئەو ڕۆژی عەلەمی کوردستان برین بەڵێ بەرنامەکان هەبوو تایبەت بە هەندێ ئەلۆ
گوێم لێتە کاک سامان ئەو ڕۆژەی کە تایبەت بوو بە ڕۆژی ئاڵای کوردستان بەڵێ 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 هەموو تەلەڤیزیۆنەکان عەلەمی کوردستانی هەردا و بەس لە نافتەن هەرکان نەدابوو ئێوەش لە کوردستان و کوردن و خۆی کاک سامان ئەگەر داینەنێ هیچ مانایەکی جیاوازی نییە مانایەکی تری نییە کە ئێمە لەگەڵ ئەوە نین کە ئاڵای کوردستان لەگەڵ ئاڵای کوردستانە نەبین ئەگەر داینەنی ئاکرد چەند سەتەلایتی بەڵێ چەند سەتەلایتمانەی هەموو عەلەمی کوردستانی هەردا بوو بەس ئێوارتان نەدابوو ئێوەش کوردن و لە کوردستانیشن بێگومان کاک سامان ئێمە کوردین و لە کوردستانین وە پەیامەکانیشمان بۆ هاوڵاتیانی کووردە وەڵا بەڵام ئەوەی کە ئەگەر بێت و ئاڵا دانەنی لە سەر شاشی تەلەڤیزیۆنەکە لەو ڕۆژەی کە دیاریکرا بۆ ڕۆژی ئاڵای کوردستان مانای ئەوە نییە کە ئێمە لەگەڵ ئاڵاکە دانین بەڵام هەر ئەوەیە کە دانەرا هیچی تر هیچ مەبەستێک نەبوو لەوە سپاس بۆ پەیوەندەکەت لوقمان زۆر سپاسەکەن لوقمان لە ئاکرێەوە فەرموو کاک لوقمان ئێوارەتان وەزبەڕێتان زۆر سپاسەکەن کاک لوقمان وەلای سەبارەت بە تەوەرەکەتان کراوە هیوادارین ئەو کەسانەی کە تەوەرەتان کراوە بیت داواکارین قسە بە هیچ لایەنێک مەرێن کە دەسەڵاتدار بێ یاخۆ هەر بەڵێ کاک لوقمان تا ئێستا قسە بە کەس نەوتراوە لەسەرتە بەرنامەکە تا ئێستا لە کەنالەکە ئێوارەی ڕابردوو بوو وابزانم بەڵێ مەبەستمان لەم ڕۆیە ئەمەش بەڵێ سەبارەت بەو ئەوەی کە خەلات کران ئەوانەی کە داهێنەرن بەڵێ وە لە کوردستانی خۆمان داهێنەر کێمە و نییە بەس ئەگەر کراو یعنی دا بە کەسێک بە قسە بە هیچ لایەنێک نەدرێت کە هونەرمەندێک بیت یاخود دەسەڵاتدارێک بیت هەر حیزبێک بیت و هەر کەسێک بیت قسە بە هیچ لایەنێک نەگوترێت چونکە شاشەیەوە کراوەیە هەموو کەس دوێ لێ دەبی بەڕێزەوە دەبی قسە بکرێ بەڕێزەوە لە هەموو کەسێک بەڵە سپاس بۆ کاک لوقمان لە ئاکرێەوە دیارەگە مەبەست ئەو بەرنامەی پێرێشەوە بێ بەرنامی تەبا و ناتەبا لە کەناڵی NRT کە پەخش کرا دوێنێ NRT و تا ئەمڕۆژ ڕوونکردنەوەی بڵاو کردەوە سەبارەت بەو کەسەی کە پەیوەندی کردووە ئەوەشمان باس کرد کە ئێمە لەگەڵ ئەوە دانین کەس بە ناوی کەسەوە قسە بکە یاخود کێشەی شەخسی باسکە و هەندێک تەشیرکە بۆ کەسانە بەڵام خۆتان دەزان وەک لە ڕوونکردنەوەکەدا ئێمە باسمان کردووە ئەو فەزا ئازادی کە NRT ڕەخساندوویەتی بۆ پەیوەندیەکان بۆ وەرگرتنی پەیوەندەکان و نەبوونی هیچ فیلتەرێک بۆ ئەوەی کە پەیوەندیەک وەربگرین و نەزانین کە کێ پەیوەندیەکە وای کردووە کە زۆر جار ئێمە لە کۆنتترۆلی ئێمەدانە بێ و قسەکان بکرێ بەڵام ئێمە زۆر بەوردی هەوڵمان داوە کە ئەو پەیوەندیانە وەرنەگیرێن و ئەوەشی کە وەرگیرا بێت ئێمە داوای لێبوردنەکەین لەو کەسانی کە ناویان هێراوە یاخۆ تەشیریان پێکراوە. قادر لە قەڵاتزێەوە فەرموو کاک قادر. کاکە شوان باشێ؟ زۆر سپاس دەکەین کاک قادر فەرموو. کاکە شوان ئەرێ بێزەحمەت پەیامنێتان هەیەوە لە مەتێقی قەڵازێ؟ بەڵێ کاک قادر. وەڵی کۆمەڵە کێشەیەک هەیە بڕوا ناکەم هیچ بەرنمەیەک شتێک نیە جارێکەش پەیوەندیم کرد بە پامێنێکتان هەیە لە ڕانێ بەیم گوت هێندێک کێشەمان ێستا بۆ نمونە ئەوەی خاسی ئەوەی بۆیان دروستکردین ئەوەی پاڵاوگەکە ئەوە حوتەژانە ساڵە هەر پارەی لێ دەخۆن و لێ دەخۆن تەواو نابێت وارووا لە دایرەی قایم قامێت لەناو قایم قامێتدا چەند کێشەیەکەیە بۆ نمونە گەراجێکێ لەو دیوی هەموو ساڵ لەناو قایم قامێتدا چەند پێمان گوتوم بۆمانەوە بکەن داڕێژیکەن هیچ دەرگای قایم قامێت دەشکاوە کۆمەڵە گەندەڵی زۆری تێدا لە ناو قەڵازێ بەڵام بڕوا ناکەم هیچ چالاکیەکی ئیوە کەناڵەکەتان لەو شارەدا نییە نازانم هۆی چییە. بەڵێ کاک قادر سپاس بۆ پەیوەندەکە دیارە ڕەنگە پەیوەندی بۆ هەبێت کە ئەو ڕووداوانەی کە باس نەکرابێت یاخود ڕووماڵ نەکرابێت ئێوە گلەیەکتان هەبێت لەو ڕووداوانە بەڵام زۆر جا پەیامنێری NRT و ستافی NRT هەوڵی داوە کە زۆربەی ڕووداوەکان ڕووماڵ بکات ئێمە پەیوەندی بە پەیامێرەکەەوە دەکەین و ئەو کێشەی پاڵاوگەکان کە کاک قادر باسی کرد بێگومان دیارە لەگەڵیدا قسە دەکەین لەگەڵ پەیامێرەکە بۆ ئەوەی بتوانێت ڕووماڵی بکە. سەباح لە هەولێرەوە فەرموو کاک سەباح. ئەلۆ بەڵێ کاک سەباح. ئێوارە باش. زۆر سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو. ئەمە داواکاریەکمانەیە پێشمەرگەینە لە دووبزی. بەڵێ. بەڵێ ئەمە جەماعەتی یەکێتینە تێکەر کرایدە لەگەڵ جەماعەتی پارتی. بەڵێ. ئێستا ئەو خەرکەی تەلەفۆن دەکات دەرێ ئێمە لە سەگەڕ ڕاوەستاینە لەگەڵ پێشمەرگەی. بەڵێ. بێن وەزعی پێشمەرگەی ببینن ئەمە چەکمان نییە تەبعەن چەکمان هەمووی فرۆشایە لەناو هێزی پێشمەرگەی لە پەلکانەی کە دەوام دەکەین ئێستا ئێمە لە ڕەبیەکانی سەرشار چەک نییە بابێن لە ئاگاداری چەکانمان فرۆشایە خورایە. جێ بێمە
بەڵێ کاک سەبا گوێم لێتە. کارمان فرۆشایە داوا لەم گۆ دەکەن ینی لێ پێچنەوە کەوی ئەمە لەو شاخانە بەبێ فعالیان لە لیوای هەولێردەی هەولێرین لە فۆزی نازم هەرچینە سەکەکانمان کو فرۆشایە و هافرۆشایە هەر ڕۆژێک کتابێک دەکرێ و دەبی وازویش بدرین و بەداری سەک نییە ناو ئەو دەوابەکانی بەرامبەری دوو بزی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک. علی مام ئەنوەر دووسویەتی من پێم باشە کەمێک ڕاستگۆ بن کاتێک ئەو هەموو هاتو هاوارەتان کرد گوایە سنووری ڕۆژئاوا داخراوە کەچی کەناڵی جەزیرە هەواڵەکەی بەڕاستی گواستەوە و ئێوەش خۆتان بێدەنگ کرد ئێنارتی بێدەنگ نەبووە بەرامبەر بە هیچ ڕووداوێک و ئەگەر باسی کرد بێت تا ئێستاش هەندێک لە بەرپرسان ئەوە ڕەت دەکەنەوە کە سنووری هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژئاوا داخراوێ بەڵام هەندێک بەڵگەی تر هەندێک وێنەی تر هەیە کە بۆ شێوێ نییە بەڵام هەر کەسێک لێدوانی دابێت لەو بارەوە ڕەتکردنەوە بێ یاخود سلماندنی ئەو هاڵە بێنارتی گواستوێتی وەکو خۆی وە بێدەنگ نەبووە بەرامبەر بە هەروداوێک هەروە هەژار کەریم پێشنیازی کردووە دەڵێت دەبوایە تەورەکەتان لەسەر تیرۆرکردنی سێژنە سیاسەتمەداری کورد بووایە ئەمڕۆ لەگەڵ ڕێزدا دیارە ئەم تەوەری ئەمڕۆ ئازادە تەوەری کراوەی دەتوان ئێوە قسە لەسەر هەر بابەتێ بکەن ئەوە ئێوەن دەتوان قسە لەسەر ئەو بابەتانە بکەن کە ئێوە ئارەزوتان هەیە قسەی تێدا بکەن یاخود پامێکتان هەیە لەو بارەیەوە ئەو تەوەری کە تایبەتە بە تیرۆرکردنی سێژنە سیاسەتمەدار تەنها ڕێکەوتەکە بووە کە دوێنێ ڕووماڵ کراوە لەلایەن ڕاگەندەکانەوە ئەمڕۆ وەک دەزانن ڕۆژی هەینی تەوەری کراوەیە دەتوان ئێوە قسەی لەسەرکەن بێگومان هەر پێشهاتێکیش لەو بارەیەوە ئێنارتی بە دواداچوونی خۆی هەیە بۆی هەروەها ڕووماڵی دەکات و بە شێوەیەک لە بەناویماکی خەڵکیشدا باز دەکرێت کە ئێوە دەتوان قسەی لەسەرکەن ئارام لە پێنجێنەوە فەرموو کاگەرام. کاک ئارام لە پێنجێنەوە کاک ئارام گوێت لێمانە؟ بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە سەربەست لە سلێمانیەوە فەرموو کاک سەربەست. بەشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەین کاک سەربەست. هیوادارم کە تەوەری ئەمڕۆتان کراوەیە سەبارەت بە کەناڵی ئێناڵتی ژەگەر ڕەخنەیەکە گیرێ هەر کراوە زۆر ئاساییە کاک سەربەست فەرموو. بەڕێز وەڵا لە بەرنامەیەکی بەڕێستانەوە بەرنامەی وەزان پێشوو بوو بەڕێزەی کە بەرنامەی پێشکەشە کرد. بەڵێ. ئێسام ئەو کەسانی هیوادارم ئەو کەسانی کە پەیوەندیەکان وەرەگرن ئێستا حال ئەمڕۆ پەیوەندیمە کرد ئینسانێکی زۆر بەڕێز و زۆر محتەرەم جابیامەوە هیوادارم هەموو کەسەکان بۆ شێوە بن ئەو ڕۆژان پەیوەندیم کرد یعنی کەسێ بوو لەگەڵ احترامە زۆر قسەی سەقەتی بۆ کەسانەوە کە پەیوەندیان نەکرد لەو گلەیانە بووم ڕێکدایان خسەوە بەڕووما هەستم کرد کەناڵەکەیەوە ڕەخنەیە قبوڵ ناکە کە کەسێکی ئاوا هاوڵاتی ڕەخنەتان لێ بگرێ بەڵام ئامادەن تەورەکەتان بکەنەوە بۆ کەسانی کە ڕەخنە لە حکومەت بگرێ هیوادارم ڕەخنەکان بۆ خۆشتان قبوڵکەن چۆن بۆ حکومەتی قبوڵەکەن ئێستا کەسێکی زۆر بەڕێز کە پەیوەندیەکی وەرگر ئینسانێکی زۆر یعنی پرۆفیشناڵانە زۆر بەڕێز زۆر بەهادی قسەی دەکات و پەیوەندیەکان وەرەگرێ بەڵام داخەکەم ئەو ڕۆژە کە پەیوەندی کرد بەڕێزێکی کە بەنامەکەی پێشکەشە کرد هەر لە ئەوڵ گلەییم کرد یەکسە قەتعیان کە پەیوەندیەکە یعنی هەستەکەم ڕەخنە قبوڵ ناکەن وتم کەناڵ ئێنارتی خۆی لە ڕەخنەوە مەبەستت پێشکەشکارەکەی یان ئەو کەسەی کە پەیوەندیەکەی وەرگرتی ئێستا ئەوەی کە کەسێک کە پەیوەندیەکەی وەرگرت ئەو ڕۆژە یعنی زۆر قسەی هەڵەی کرد بۆ کەسانی کە پەیوەندیەکانەکەی جۆملێ بوو یعنی سەرسەر بە کەسی ئەوە ناوێت کە لێرا بیوتمەوە بەڵام ئێستا کەسێک کە پەیوەندیەکەی وەرگرت حال ئەم پەیوەندیەکە بەڕاستا قسەکەم زۆر کەسێکی بەئەدەب و زۆر کەسێکی بەڕێز بوو هیوادارم ئەو کەسانی کە دائن لە کەناڵ ئێنارتیا یعنی تەنها ئەوە نەبێ بەرامبەر بە موچەیەک لەو شوێنە دەوام بکەن کاک سەربەست ئەگەر لێ بگری ئەو کەسێک کە پەیوەندیەکەی وەرگرتی لەو ڕۆژەدا هەمان ئەو کەسێک کە ئێستا پەیوەندیەکەی وەرگرتووە هاوکارانم لە کۆنتترۆڵە پێم دەڵێن ڕەنگە ئەوە پەیوەندی بۆ هەبێت کە لەگەڵ برادرانی کۆنتترۆڵە قسەی کرد بێت یاخۆت کەسێکی تر بووە بەڵام هەمان ئەو کەسەیە کە ناوی شوانە ئەو بووە پەیوەندیەکەی وەرگرتووی لە ئێستادا ئەویش هەر پەیوەندیەکەی وەرگرتووی نازانم چەند جارە پەیوەندیەکەی بەیەنارتیەوە وەڵایی بڵێم زۆر یعنی لە ژمارە نایە زۆر باشە ئەگەر وا بێمە مەبەستمە لەوە بێت کە جەنابەت قسە نەکەی لە بەرنامەکە دایما هەر لە سەرەتاوە نەماندەیش قسە بکەی بەڵام نەکردەوە زۆرێک لەو کەسانی کە پەیوەندیان کردووە وا نەبووە کە تەنها ڕەخنەیان لە حکوومەت هەبێ قسەیان کردوێت لە بەرنامەکەیە زۆر کەس پەیوەندی کردووە ڕەخنەی لە خۆشمان هەبووە نەک لە حکوومەتیش بڵێ بەڵێ ئەفمکە سەبارەت پێویستە لە کوردستان یعنی بەڕاستی ڕێپێوانێکی گەورە پێ سەبارەت بە کوشتنی ئەو سیاسەتمەدارانە بەڕاستی یعنی ئیسرائیل بەچی ناسراوە تەنها یەک جوندیەکی کە گیران لایەن لوبنانەوە چی شەڕێک و ئاژا و گەورەیەکی ناوە بەرامبەر لوبنانی کاول کرد بەڵام سێ سیاسەتمەداری کورد کە هەر کوردن کە یعنی خەڵکی یەکێک لە پارچەکانی کوردستان بە ئاشکرا بە بەچاوی عالەمەوە دامەزرێنەری حیزبێکی گەورەن تیرۆ دەکرێن لە کوردستانە نەخۆ پیشاندان نەڕێپێوانە نە هیچ
نه هەرتەنها ئیدانەکردنێک نەبێت يعني ئەو ئیدانەیە کە حکوومەتی فەڕەنسا خۆی کردی ئەوەی کە ئەردۆغان کردی لە حکوومەتی هەرێم شو تەنها ئەوەم بینی کە هەر ئیدانە کرا بەڵام تورک بەرامبەر کورد زۆر زاڵمە پێویست ناکە هەمان ئیدامە حکوومەتی هەرێم هەمان ئیدانەی ئەردۆغان دووبارە کاتەوە کە بەرامبەر ئەوان کردی پێویستە بە خۆپیشاندان و بە شێوەیەکی تون جواب درێتەوە زۆر سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆشتان لێکم زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت تاها لە سلێمانیەوە فەرموو کاک تاها ئەم کاتت باش زۆر سپاس کاک تاها خۆشی زۆر سپاس دەکەم وەڵای سبارە بە تەوەرەکەم من ڕاستەکەی یەک ڕەخنم لەو کەسانە هەیە کە پەیوەندیەکەن لە جنابتان بەڵێ پەیوەندیەکان بەڕاستی بەعزە شتێک هەیە ئینسان تۆ ئیسا ڕەخنە لە حکومەت دەگری حکومەت بەڕاستی یعنی ئەم هەموو شتە چۆن بۆی ئەکرێ وایە وانە بەڕاستی یعنی ئێمە ئەڵێن شت بکرێ شت کراوە بەڕاستی شت بکرێ بەڵام بەو شێوازە ناکە خەڵک ئاوا یعنی داوای ئەکات داواکردنەکە چۆن بە شێواز ئێمە حکومەت بە حکومەتی خۆمان نەزانین یعنی بەڕاستی بێ بە هاوکاری هەمومان ئەم شتە بڵێن ئیسا کابرا گیری خوارد لە ناو بەفرا کاکە بەفرە و خوا بارانوێتی وایە نەبەڕاستی ئێمە هەنێشت ئەوە نەکەین یەکجار هەر بڵێن کاکە خۆ حکومەت ناچێت ڕێگرێ لە بەفر نەبارێ بۆ ئەوی کە تۆ ڕێونە نەگیرێ لە شوێنەکە یان بەڕاستی هەنێشتەیە یعنی ئینسان شتی وا ئاڵێ بە قورئان زەلامی وە هەیە تەلەفۆنتان بۆ ئەکا ئاڵێ کاکە ژیان هیچ شتێ نەکراوە کاکە سەبارەت بەوە کە هیچ شتێ نەکراوە وەکو ئەوەی کە بەفر ئەبارێت و ڕێگە ئەگیرە کۆلەکاکە خۆ حکومەت چی بکات بەڕاستی لەم میلەتە بۆ بەحەقە دوایە وانە بەڕاستی بەڵێ کاک تاها لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت وچانێک و دێنە وڵاتان بەڕێزان بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان هونەر لە سلێمانیەوە فەرموو کاک هونەر کاکشوانگیان ئەم کاتە باش زۆر سپاس دەکەین کاک هونەر هەموو کاتێکت چاوەکەم کاکشوان من مناوی خواسراومێ زۆر کات پەیوەندی بە بەرنامەکەیەوەکەم حەزەکەم بۆ پشڕاستکردنەوەی کاک سەربەستەوە کە لە سلێمانیەوە تەلەفۆنی کردوتی کۆمەڵی غەڵەت دروست دەبێت من زۆر کات کە پەیوەندیم کردو بە بەرنامە ڕاستەوخۆیان بەڕاستی بەرنامەکەی ئێوە معجیبی بەرنامەکەم ئاگادارم کارمەندەکان کە بۆ نمونە من چاوەڕێ ئەەکەم بۆ نمونە دوای من سێوە کاک زێدانەیە جۆم لە قسەی هەندێک نەوعێک ئەبێت من حەزەکەم پشڕاستی ئەو قسەیەکەمەوە بە بەڵگەی شۆی سەلمێنم ئەو کاک سەربەستە و کاتێک کە تەلەفۆنەکەی کرد بەرنامەکەی کاک ئەو بەڕێزەی کە بە زمانی کرمانجی پێشکەشێکە لەو کاتا بوو کاکشوان پەیوەندەکەی قەتع کرد من زۆر کاتەوە حاڵەتم بەسەرهاتووە کە لە کۆژووری کۆنتترۆلی ئەوە ئایا نازانم من ڕاستەخۆ ناتوانم بڵم لەگەڵ منێتی یا لە کەسەکەی ترێتی کە پەیوەندی ئەکات کۆمەڵە قسەی نەشیا ئەوترێت من هیوادارم ئەو بەڕێزانەی کە بۆ نمونە سێ من ئینتیزارەکەم ئەم تەلەفۆنەی من جۆم لە غەڵبەغەڵ و قسەی ئەوان نەبێ ئەگەر من ئەوان لە بینی خۆشانە هەر سوحبەتی یا کۆمەڵە شت بکەن من نەیبڕمە سەر خۆم یا کەسەکەی پێشتەکەی پەیوەندیەکە دەستخۆش بەتەوەرەگەرن زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت زێدان لە کەلەکچیەوە فەرموو کاک زێدان کاک زێدان لە کەلەکچی زۆر سپاس دەکەین کاک زێدان بەخوا ئێمە لە کۆمەلگای کەلەکچی بخۆت ئەگەر لەو کۆمەلگای بێ نزیکەی 10,000 دانیشتوو لە کۆمەلگای کەلەکچینە بەڵێ تاکو ئێستا دوو جادەیەکمان نییە کۆ جارە پێ بڕات بێت جادەکەی چاکراوە جادەی ڕئیسیە پێ ئەڵێن ئەو جادەیە هەمووی قوڕ و تەقدا ئەجداوامان لەسەر کەنالی ئەو لەسەر کەنالی ئاسمانی پێناسی بۆمانی تێ بکەم بەخوایەمە هەر دەڕۆیە بەر مەکتەب هەر دەڕۆیە مستەشفا هەر دەڕۆیە هەر چێندەی هەر هەمووی قوڕە نازانین چی بکەین لەو کۆمەلگایە بەڵێ زۆر سوپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت فریاد لە سۆمسەماڵەوە فەرموو کاک فریاد ئەلو کاک شوانی وەرە باش زۆر سپاس دەکەین ئێوارەت باش کاک فریاد فەرموو سپاس بۆ تەوەرەکەتانم بۆ تەوەریکی کراوەیە زۆر سپاس بۆ تۆش ئەو کاتەی بەڕێز دکتۆر بەهەم سەرۆکی حکوومەت بوو 5,000 ئیمزا لە سەمسەماڵە کۆ کرایەوە کە ئێمە لەسەر گەرمیان نەمێنین بەڵام تا ئێستا ئێمە لەسەر گەرمیان ماوین زۆربەی دایرە و بڵین ئیش و کارەکانمان لەسەر گەرمیانە 300 کیلۆمەتر 350 کیلۆمەتر بڕین بۆ یەک ئیمزایەک جارە وای ئەچین بۆیە مۆزەفەکە لەوێنی یان مدیرەکە لەوێنی ئەڵێ بڕۆ بەیانی وەرەوە یعنی ئێمە 350 کیلۆمەتر ببڕین بۆ ئیمزایەک سە بۆ جەوازات ئەمڕۆ زۆر دەستخۆشی لە قایمێتی سەمسەماڵەکەم لە ماوەیەدا کە بتوان نووسنگەیەکی جەوازات لە سەمسەماڵ بکەنەوە سەمسەماڵ زیاتر لە 200,000 نەفەرە یعنی بڕا بۆ جەوازات بۆ کەلار اینجا داوا لە حکوومەتی هەرێم ئەەکەم کە نووسنگەیەکی جەوازاتیە ئێمە بە هیچ شێوەیەک لەسەر گەرمیان نەبێنین سپاس بۆ حکوومەتی هەرێم کە هاوکاری ئەم خەڵکەی سەمسەماڵ بکە
یعنی تا ئێستا ئێمە زۆر لە دایرەکانمان سەر بە گەرمیانی یا سەر بە سلێمانی زۆر نزیکە لێمانەوە 6 کیلۆمەترەوە زۆر ئاساییە بەس گەرمیان زۆر دوورە لێمە 175 کیلۆمەتریان سەر 350 کیلۆمەترەکە ئێمە بیبڕین بۆ معاملاتێک جار وایە چی لەوێ نییە جار وایە خەڵکی زۆرمان لەو ڕێگایە تیا چووە. بەڵێ سپاستانەکەم و سپاس بۆ تەوەرەکەتان. زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت ڕۆژیار لە سلێمانیەوە. ئەم کاتۆ باش زۆر سپاس کاک ڕۆژیار. دەستخۆشی لە بەرنامەکە پێم بەڕێزیان. زۆر سپاس دەکەین فەرموو. کاک شوانجا وەڵی تەوەر کراوەی حەزەکەم لە سەبارەت بە دادگاکان بڕۆ. بەڵێ. وڵاتی من نزیکەی باوکم سجنە. بەڵێ. لەسەر قەزەیە کە هیچ پەیوەندێکی بەویشەوە نییە بەڵام بەهۆی سەربەخۆبوونی دادگاکانەوە کە سەربەخۆنی بڕیاری تریان لە پشتەوەیە یان هەنێ بڕیاری کە لە سەرەوە ئەدرێ بەو بڕیارانە باوکمیان حکم ماوە کە هیچ سەرۆکی دادگای جینایەتی سلەیمانیە بەداخەوە کە بووە زۆر سەربەخۆ بووە چونکە ئەوە ژیانی خەڵکی دەفتەرە کە ئێمە چەندین یعنی چەند هەتیوی تیشمان بەسەرەوەیەکە هینیانەکەین باوکم دەفعیانەکە بەڵام بەهۆی چەند هینێکەوە کە سەربەخۆنیە دادگاکان بەداخەوە زۆر بەداخەوانێ بە نزیکەی دامێکی یا بەسەر باوکمان کە هیچ پەیوەندێکی بەوە نییە زۆر بەداخەوەم بۆ سەرۆکی دادگای جینایەت. بەڵێ. یعنی ئێمە من پێم وایە کە زمانی فەبامیش ئەو حکومە نادرا کە عەواد بەندەر لەناو محکەمەکەیە بوو لەم سەرەوەتا ئەو سەر حکومە ئەویش هەر بەرهەماشیەوە هەر کەسێتە بەدەستی ئەگەر بێتاوانبار بێ یەک حکمی داهەیە داوا لە حکوومەتی هەرێمەکان پیاچوونەوەیشی بیا کە بە دادگاکانی سلێمانیە بەداخەوە زۆر بەداخەوەم بۆ دادگاکانی سلێمانی کە حکومە ناتوانێت سەرپەرشتی بکات بە تەواوەتی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی هێشوو لە هەولێرەوە فەرموو باوکی هێشوو. سلام علیکم. زۆر سپاس دەکەین باوکی هێشوو عەلەیکوم سەلام فەرموو. والله بنسبة أو صفر وباران ومشتري أو خرجة تلفون لقى لقيت مشاكل حساب لمن أو بفرع بارية حساب خرجة حكومة يجي فيها إخا حكومة شوكا أو خرجة تلفون لقى أولنية يكون والله يساعدين يا والله يكشف بي لو كردستان يدري خوف كمان هزار خوف بي بخوافين بو حكومة الخومان. بله. ويعنا أو آزادية صحيحة كيني هبوة كيني ملشي كردين في أو آزادية جوي لو آزادية بو باشترين وخوشترين وباشترين كاتي كرد أو كاتي إستا لبساهي سروشي هلم برد كاك مسعودي بو خداي كاك مسعود نبي أو آزادية ما نعميني. بەڵێ سپاس. زۆر سپاس بە باوکی هێشوو لە هەولێر باوکی محەممەد لە سلێمانی فەرموو باوکی محەممەد. ئەم کاتت باشکارێشۆن سپاس دەکەین باوکی محەممەد. قوربانم سپاسی تەوەرەکەش دەکەم کە کراوەیە. سپاس بۆ تۆش فەرموو. قوربانم وەڵاهی ئێمە وەکو کاکشوان زیندانە سیاسەکانی ناوخۆ. بەڵێ. یعنی وە 13 ساڵە سێ چوار جار فۆرمیە پێپڕکردینەوە شتان بۆکەن یعنی وایە لێ کردوین ڕێزم هەیە وەکو گیسکەکەی هەیە ساڵی دڵمان خۆشەکەن قەڵۆمانەکەن دوای زعیفمانەکەنەوە هیچ نییە یعنی بەزی دیعایەیە لە ڕەمەزانە فۆرمیە پێپڕکردینەوە ئەلاساس قەرەبوومان بۆ بکەنەوە بۆ بکەنەوە تا 2 مانگیکە ئەوە 4-5 مانگی بەسەرا چۆوە یعنی تا ئێستا هیچ شتێک نییە 13 ساڵە یعنی زیندانی سیاسی ناوخۆ تا ئێستا هیچ حسابێکی بۆ نەکراوە لە هیچ بوارێکەوە نەبانکراوە نەبڵێن ئەوەتان بۆکەین بە ساحی حتا لە جریدەی هەولێرە دەرچۆ لە ڕەمەزانە جەریدەکەم لایە قەرەبووی 25 ملیۆن و پارچەی زەوی و نازانم چارەسەرکردنی ئەو زیندانی ئەگەر نەخۆش بەیاننا لە حەد لەم تا ئێستا هیچی نەچۆتە سەر داواکاری لە ڕێی بەڕێستانەوە شتێکمان بۆ بکەن داواکاریەک پێشنیارێک بەرزکەنەوە بۆ سەرەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. زۆر سپاس دەکەین کاک حەمید فەرموو. هەواڵی کارمەندانی کەناڵیە نارتی دەبرد. زۆر سپاس دەکەین سپاس بە ناوی هەموویان. کاک حەمید بەباشی گوێمان لە دەنگم نییە؟ بەباشی گوێمان لە دەنگت نییە کاک حەمید سپاس دەکەین ئەگەر شوێنەکەت بگۆڕی. کاک حەمید بەداخەوە پەیوەندەکەی پشڕا ئارام لە سلێمانیەوە فەرموو کاک ئارام.
فەرموو کاگەران. کەم کاتێ باش. زۆر سپاس دەکەین کاگەران، فەرموو. کاکە گیان سوپاس بۆ بەرنامەکەتان. ویستم دەربارەی ئەو ژنەی کە لە فەرەنسا سیاسەتمەداری لە فەرەنسا شەیکراون. بەڵێ. بە ڕاستیەکەی چاوەڕوانم ئەکرد کە کورد و بەتایبەتی حکوومەتی هەرێم لە پێش هەموو لایەکە و لە پێش هەموو دەوڵەتان و سەرکردەکانی دنیاوە دانی ناڕزایی دەربڕن. بەڵام کە مراقەبەم کرد تەماشا ئەەکەم کەوتینە زۆر لە دوای وڵاتەکان بەتایبەتی لە وڵاتەکانی دراوسەیە تر نازانم ئەوە خۆکەی چی بوو خۆ قابلێنی درەنگ پێیان زانی بێت بۆیە وا درەنگ ئەوان ناڕزایەتیان دەربڕی و ئەگەر بەڕاستی حەقی ئەوەیشی هەیە ینی لە هەموو شارەکانی ئەم وڵاتی ئێمە بەڕاستەکەی خۆ پیشاندانی گەورەی لەسەر بکرێت و شتێکی گەورە بکرێت بۆ ئەو مەسەلەی ینی هەروە بە بچووکی وەرنەگیرێت و سواستن ئەومە بوو. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. زانستی سەرکەوتن لە سەر فەیسبوک نووسیوێتی بە هیوای ئەوەی حکوومەت لە کۆمپانیەکانی هێڵ ئینتەرنێت بکۆڵێت و بەوردی چاودێر بێت بە سەریانەوە چونکە بەڕاستی دزیەکی زۆری تێدا دەکرێت. بەڵێ حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس دەکەین کاک حەمید، فەرموو. ئەمەوێ بڵێم بەیانی بوو لە خەو هەڵسام کەڕوانیم بەفرەباریەوە سلەیمانی ئەڵەی بەڵقی سەتارای زیوی پۆشیوە بۆ پیرەمێرد و گۆران و بێکەس و هەردی بۆ پڵاو برنج و تاسکەبابی و شێخ مەحشی و جاری دارانی سلێمانی بۆ گەڕەکی چوارباخ و کانیێسکان و سابونکەرامن و برایم پاشاوە هەتا کۆتایی زۆر دەستخۆشی لە هەموو ئەو کەناڵە بەڕێزە دەکەم. دیارە هاوڵاتیان زۆر گلەیان لەوە هەیە دەڵێن برادرانی بەشی کۆنتترۆل قسەمان پێ دەڵێن یا پەیوەندەکانمان وەرناگرن. من لەوانەیە خۆتان بزانن زۆرترین لەو کەسانم کە پەیوەندی دەکەم زۆر جار من خۆم شەرمەزار دەم دەڵێن ئیزعاج نابن کەوا من زۆر پەیوەندی دەکەم دەڵێن نەخێر ئێمە لە خزمەت داین ئیتر نازانم خەڵکێک سەرباری ئەوەی کە خزمەت دەکەن بەڕێسان و هەموو کارمەندانی کەناڵی نالیا نازانم بۆچی ئەم قسەیە دەکەن. سپاس دەکەن کاک حەمید. ڕۆژانە ئەو ڕخنەیەمان لێ دەگیرێت کاک حەمید. ڕۆژانە ئەو ڕخنەیەمان لێ دەگیرێت کە ئێمە دەرفەت ئەدەین بۆ کەسانی کە ڕخنە لە حکوومەت ئەگرن و دەرفەت نادەین بۆ کەسانی کە ڕخنە لە حکوومەت ناگرن. نازانم ئەمە ئێوە دەتوانن ئەوە یەکلاکەنەوە گەر وانە ئەوەن من بزانم. بەڵێ جێتان دەنگمە بەڵێ کاک حەمید. ئەوەندەی بن بزانم من وابزانم بەبێ چوارچێوە قسەم کردووە سەبارەت بە حکوومەت بێ بە ئۆپۆزیسیۆن بێ بە دەسەڵات بێ بە کەناڵەکانی بەڕێستان بێ بار کەسێک بە هیچ چوارچێوەیەکی نەبوو ئەو کەڵامە ئەو کەناڵە بەڕێزا من ناوم لێناوە شاشەی ئابر القارات یعنی بەبێم زایدە بۆ کەناڵەکانی دیکە خزمەت دەکات ڕاو و سەرنج و تێبینی هاوڵاتیان بۆ بەرچاوڕێنی دەکات و دەداتەوە بە پێچەوانە زۆر خزمەتی گەورە دەکات بەڵام من پێشنیارێکمە بوو بۆ کەناڵە بەڕێزەکەی بەڕێستان لەو کاتەدا سرما و سارد و سۆڵەیە بەڕاستی هاوڵاتانی سووریاوانەی لە شارەکانی دۆک و هەولێر سلێمانیدا دەنیشن کە زۆر پێویستیان بە نەوت و سوتەمەنی هەیە ئەوانە هەر لە خۆمانن پارچەیەکن لە جگەری ئەگەر بکرێت لەلایەنی بەرپرسیارەوە کە بە زووترین کات کە نەوت یا سوتەمەنیان بۆ دابین بکرێ من زۆر سپاسان دەکەم دیارە هیوادارم هەموو کەناڵەکانی تر شێوەیە خزمەت بکەن دیارەوانی تریش خزمەت دەکەن بەڵام من هەتاوەکو ئێستا نەمبینیوە بە هیچ شێوەیە سانسۆرە بێن لەسەر پەیوەندیەکان و زۆر ساز بۆ دەرفەتەی کە تێتان سپاس بۆ پەیوەندەکەت. شیروان لە ئاکرێەوە فەرموو کاک شیروان. ئەلۆم قەتل باش. زۆر سپاس کاک شیروان فەرموو. پشتی دەستخۆشی بەرنامەت دەکەم. زۆر سپاس دەکەم. سپاس. حەزم کرد لە سەبارەتەوەی قسە بکەم ڕخنەگرتن لە حکوومەت. بەڵێ. ڕخنەگرتن لە حکوومەت ڕاستە حکوومەت هەموو شتێکە حکوومەت هەموو شتێکە بۆ دابینەکە بەڵام هەندێک شتێک هەندێک شتێکی بۆ دابینەکە بە وەخت ناگەتە دەستت ئانکو بە وەخت لۆ دێ بەدێ ناگێت کە ئەوی محاتر نەبی کە ئەوی متحادی دەستی کەسانی تر نەبی. بنمونە هەندێک جار ئەم ساڵ زستانێکی تووشە برێن بەفر و بارانێکی زۆر باریوە بارانێکی زۆر سەرمایەکی زۆرە و نەفت بنمونە نەفت باسەکەم نەفت کە ئەم ساڵ بەرمێ نەفتێک هەر خێزانە بەرمێ نەفتەشی دایە کەچی حتا ئێستا هەر وەزع نەکرا ئەم نەفتە لە چ وەرزێکا وەزعەکە ئەگەر بۆ زستانە بێ هاوی من نەفتم بۆ چییە؟ بەڵێ هەندێک لە هەندێک ڕێگا لە هەندێک ڕێگایەک چاکرایان
لە زستان دێن کار لە ساکە ئەو ڕێگایە باش ئەو ڕێگای هەگەر لەو زستان سیارەیەکان هەر ڕێژعالێک نەگاتەوە مالی خۆڵ ئەبە ئەو ڕێگایە چابی سانەبی هیچ استفادەشی تێدایە هیچ استفادەش تێدا نییە هاوینان کە دەی خراپ دەکەی زستانەکانی زستانی شەو هەبە دیدێری کۆمەڵێک شت هەن کە بەڕاستی بەداخەوە بۆ ناوی بۆ ڕێگای پەیوەندیدار دێن کە تێکی ئەدەن تێکدانەکان لەلایەن زۆر ئاسانە بە چاکردنەوەکان بۆ ئەوەندە زەحمەت دەکەوێت نازانم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عومەر لە تەیناڵەوە فەرموو کاک عومەر. چۆنی کاک شوان باشی؟ سپاس دەکەین کاک عومەر فەرموو. برای بەڕێزی کاک شوان دەربارەی تەوەرەکەتان نامە جۆرەیەوە نییە؟ بەڵێ 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 کاک عومەر. ئێمە لە موجەمع بڵێن زۆرە ملێکان ئاژین لە تەیناڵ بەڵێ لە حەوزی بازیانە هەموو ئەو موجەمعانەی کە لە حەوزی بازیانان واتە تاسووزا بۆ دیویشە هەمووی تاپۆ کراوە بەڵام تەیناڵ تاپۆ نەکراوە تا ئێستا چەندین جار هەوڵمانداوە لەگەڵ هەموو شارەوانیەکانی بڵێ خۆمان و سلێمانیا هەوڵمانداوە تا ئێستا هیچ جوابێکیان نەداوینێتەوە. ئەمانەوێ لە ڕێگای کەناڵە جوانەکەتانەوە بەشکم بەرپرسان گویان لە دەنگمان بێت یا بۆمان تاپۆ بکەن یا چارەسەرێکی ئەو کێشەی ئێمە بکەن ئەگەر نا لەوانەیە ئێمە وەکو موجەمەعی تەیناڵ چەندین ڕێگای تر بگرینە بەر لەوانەیە ڕێگاکەی گشتی سلێمانی کەرکووک بگرین ئەگەر بەڕێستان بۆمان بگەن مەمنونین. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. ژیار لە چەمسەماڵەوە فەرموو کاک ژیار. ئەلو بەڵێ کاک ژیار. کاک شوان ئەو کاتت باش. زۆر سپاس دەکەین هەموو کاتەکەت باش. دەستخۆشی بەنامەکەت لێکم. سپاس دەکەین کاک ژیار. بەڵێ ڕای من بەڕاستی زەخمێنەوە کەسانەیە کە وەکو گولەیەکەن لە کەناڵەکەیەوە ئاساییە کاک ژیار ئازادن لەوەی چۆن ڕەخنە دەگرنەوە چۆن سەیری کەناڵەکەیەوە بەڕاستی یەکەمە لەسەر ئاسیارێمە هیوادارین کەناڵێکی وا بکرێتەوە وەکو یەنارتی. بەڵێ گولەیەکش لە سەرکردەکانی هەرێم هەیە وەکو ئەو سیاسەتمەداری لە پاریسی فەڕەنساتی وەکان بەڕاستی هیچ کەس وتارێکی نەدا لە یا قسەیەکیان نەکرد. لە ماوەیەوە بەش ئامادەزانداوتان کەناڵەتمان نەکرێتەوە وەکو بزانە کەناڵەکەیەکرد. مەبەستت کەناڵی NRT 2 کاک ژیار؟ بەڵێ 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 کاکژە دیارە ئەو کەناڵە بەم نزیکانە پەخشی خۆی دەست پێ دەکات وە لە خزمەتی ئێوەدا دەبێت. سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی دیار لە کەفریەوە فەرموو باوکی دیار. ئەم کاتەوە باش دەڕێ بەسەر زۆر سپاس دەکەین باوکی دیار. وەڵای حەزەکەم دەربارەی کفری قامقام کفری قسە بکەم. زۆر باشە فەرموو. وەرەقەی گازمان وەرگردووە بەڵێ ئەو لەسەری ساڵەوە با بڵێن تازە تا ئێستا گازمان نادەنێ بۆ لە لۆری با بڵێن بۆ سارە بە هەڵگرەکان پێش سەر ساڵی تازەش هەماچ بووە لەواتە لە مایەکە یەک جار ئەگەر دوو جار زیاد ئەبێ هەموو هەفتەیە تقریبا 200 لترمان بنیان 150 لتر ئەوەیشە نییە کەچی ئەڕێ بەلای پەمچەکانەکە لە بڕۆ بەلای قایمقام کەچی نادەخۆ لەگەڵ قایمقام قسەکە لەم ڕۆژە. بەڵێ تەنها ئەومانەیە هەرازەکەم ئەومان بۆ یەکلا بکرێت بدەن کەی گازمانە دەنیە ئەوە تاوە دوو هەفتەی بەسەر ڕۆژ تازە گاز نییە ئێمەش وەڵی گازی بسێن لە دەرەوە استفادەی لێ ناکەین و زۆر سواسانەکەم. بەڵێ سپاس بۆ باوکی دیار کە دوا پەیوەندیمان بوو لە کەفریەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. حکمت جوانڕۆیی نووسیوێتی لە یەکەم ڕۆژی گفتوگۆکانی ئۆژەلان و تورکیا چاوەڕوان بووین کە پەلامەردانێک بکرێت بەڵام وەک جاران نەبوو کوشتنی ئۆزۆل و کوشتنی 30 سەرباز بوو لەلایەن کەمالیەکانەوە. ئەم جاریان 3 شاژنی کورد بوو بۆ تێکدانی گفتوگۆکان. بەڕێزان تا سبێنێ هەمیشە لە خۆشیدا بن.